لە کۆشکی سەرۆکایەتی چەک ڕێبەرانی ئەمریکا و رووسیا لەسەر کەمکردنەوەی جەبەخانەی ناوکیان ڕێککەوتن. سەرۆکی ئەمریکا براک ئۆباما پەیمانەکەی بە هەنگاوێکی گرنگ بەرەو ئاسایشی جیهان لە قەڵەمدا. ئەڤڕۆ قوناغەکە گرنگە ji بۆ پاراستن و بەڵاوانەبوونا چەکن ناوکی و تێکەلیە نەبەرە ئەمریکا و رووسیایە. ڕێبەری رووسیا بە ڕێگای وەرجێرە قسەی دەکرد گوتی گفتوگۆکان یەک ساڵان سەخت بوون بەڵام بە هەوڵی زۆری هەردوو لا سەرکەوتن هاتەدی. بەری دوو مەهان کارێکی لەوێ جۆری زۆر زەحمەت بوو بێتەکردن ددەمەکەی کورتە مەڕێکەوتنەکە بەرفرە ئامادەکرد و مور کرد. پەیمانەکە داوا لە ئەمریکا و رووسیا دەکات جەبەخانەی سەرمشکی ناوکیان لە ماوەی 7 ساڵی داهاتوو سەدا 1 کەم بکەنەوە. ڕێکەوتنەکە هەروەها زیاتر لە نیوەی ژمارەی سەرموشک ژێردەریایی و فڕۆکەی بە هاوێژ کەم دەکاتەوە. بەڕێز ئۆباما دەڵێت بێجگەلەوە پەیمانەکە ڕێگە خۆش دەکات بۆ گفتوگۆی پاشەڕۆژ لەسەر کەمکردنەوەی چەکی لەگەڵ رووسیا. ئەڤ ڕێکەوتنە دێ ڕێکێ خۆشکە ji بۆ کێمکردنا چەکن ناوکی و ئەمەی ویدارین و دانوستاندنن مە لەگە رووسیای بەردەوام بن ji بۆ کێمکردنا چەکن ستراتێژیک و تاکتیکی جوان چەکن کوناین و گواستن. پەیمانەکە جێگای ڕێکەوتنی استراتێژی کەمکردنەوەی چەکی 1991 دەگرێتەوە کە نێوان سەرۆکانی ئەمریکا جۆرج بوش و سەرۆکی رووسیا میخائیل گۆرباچۆڤ مۆرکرا. لە کۆبوونەوەی بەر لە مۆرکرانی ڕێکەوتنەکە سەرۆکی ئەمریکا داوای لە سەرۆکی رووسیا کرد پشتیوانی لە گەماروی نوێ بەدژی ئێران بکات لەبەرەوەی ئامادەنیە دەست لە پیتاندنی یورانیۆم هەڵگرێت. ڕێبەری رووسیا کوتی گرنگی ئەوەیە کە چ جۆرە گەمارویەک داسەپێنرێت. بێتڤە سزان ژیرانە هەنەک ئالیاهان بدە کۆپاوەیەکی باش ڕەفتارێ بکەن و ئەس پشڕاستم کو دێتی من مە بەردەوام بن لە باسکردنا وێ پرسێ. پەیمانی ناوکی دەبێت لەلایەن دوومای رووسیا و سەنەتی ئەمریکا مۆر بکرێت. زۆر لە شارزایان کۆکن لەسەرەوە کە پەسەندکرانی پەیمانەکە لەلایەن سەنەتی ئەمریکا مسۆگەر نییە بەڵام زۆر لە جوونە پەسەند بکرێت. ئەم راپۆرتە لەلایەن دەنگی ئەمریکا پێشکەش کرا. This will include regular exchanges of information about our threat assessments, as well as the completion of a joint assessment of